بەڵێ دڵدار دیارە ئەمڕۆ تا ئێستا پێنجەمین فستیڤاڵی کەلتوری باڵەکایەتی لە ژێر ناونیشانی هەمومان پێشمەرگەین بۆ پاراستنی خاچی کوردستان. بەردەوامی هەیە دیارە فستیڤاڵ لە کاتژمێر 9 سەر لە بەیانی دەستی بە پرۆگرامەکانی خۆی کردووە. لەو ماوەیەدا تاکو ئێستا ژمارەیەکی زۆر لە چالاکیەکانی تایبەت بە ناوچەکە لە ڕووی فەرەنجی کەلتوری ڕۆشنبیری هونەری پێشکەش کراون. من ئێستا لە نێو هاونیشتیمانیانی ناوچەکەم ئەمەوێ زیاتر ڕایوان وەربگرم لەسەر پێنجەمین فستیڤاڵی ئەمڕۆ کە ئەمڕۆ چیان پێشێش کردووەوە فستیڤاڵەکە پێکاتوە لە چی. ئەگەر سەرەتا لەو برایە دەست پێ بکەم ئەبینین بە شێوازێک لە جلی فۆلکلۆری ناوچەکە بەشداری ئەو فستیڤاڵی ئەکرێ پێمان بڵێ ئەو جلوبەرگانەی لە کۆندا هەمان ئەو جلوبەرگانن یاخود چ شێوازێک بووینە جلی کوردی لێرە. ئەو جلوبەرگانەی ئێستا ئەمڕۆکە من پۆشیومە بەڵێ لەگەڵ جارانی کۆنی باو باپیرانمان ئەکرێن بڵێن بە دوو شێواز بە شێوازێک ئەکرێ بڵێن ئێمە هەمان ئەو جلوبەرجی فۆلکلۆری کوردەواریە ئەمڕۆژ بەڵام بە مۆدێرن ینی بە پێی سەردەم گۆڕانکاری بەسەر هاتووە. بەڵام ئەوەی ئێستا من پۆشیومە جیاوازە لەگەڵ ئەوەی ئەمڕۆ ڕەنگە جیلی ئێستا کە سەیرم بکار ڕەنگە کە وێنەم لەگەڵ دەگرێ بە شێوازێک لەو شێوازانە بیر دەکاتەوە وەکو بەو شێوازە بیر دەکاتەوە دەلە باوێنەیەکی لەگرم وەکو چۆن بڵێ شتێکی سەرسوڕمانە شتێکی ئاسایی نییە. باشەکرێ پێمان بڵێ و جلوبەرگانە پێکاتون لە چی و ناویان چیە؟ بڵێ ئەمە بەخۆی شلوارە بە تەنیا زۆرێکە لەگەڵ ئەمە بەخۆی لە ئێستادا و لە کۆنیشدا زۆر جار سەر و بنیان وەکو یەک پۆشیوە بەڵام لەبەر فەقیری و نەبوونی و هەژاریدا شلوار ڕەنگێک بوو و کۆتەچیش ڕەنگێک بووە. کەسێک کە بووە بەناوی حوسێن دەیان گوت حوسێن چۆغەڵ یعنی کەواتە لەو تعبیرەیدا ینی ئەوە دوو جۆری لەبەر بدەوە یەک لە سەرەوە ڕەنگێکە لە خوارەوەش ڕەنگێکە بەڵام لە هەمان کاتیشدا هەردووچیان جلوبەرجی کوردەواری خۆمانن. دەست خۆش سپاس. بەڵێ دڵدار ئەمەوێ بچمە لای کۆمەڵێک لەو خانمانەی لێرە ئامادەن ئەو برایە پێناسەیەکی جلی کوردی تایبەت بە ناوچەکەی کردیارەکە ئەمڕۆ کۆمەڵێک لەو جلوبەرگە کوردیانەی پیاوان نمایش کرانە هەروەها جلوبەرجی ئافرەتانیش نمایش کراون. ئەکرێ پێمان بڵێ تایبەتمەندیەکانی جلی ئافرەت یا ئەو جلانە چمون کە ئیژنانە زیاتر لێرە ئەوە بووکە لە کۆنەوە دەیان پۆش ئێستاشکا یادیانەکەنەوە هەموو ساڵێک لە هیچ پێنجدا لەڤەری باڵەکایەتی وەکو هەر کەلتوریی هەموو عەشیرەتەکان هەموو ساڵێک یاد دەکاتەوە. سەرەتا بە خێراتنی وەش دەکەم بۆ دەڤەری باڵەکایەتی بەخێر بن سەر چاوان زۆر خۆشحاڵم هیوادارم هەموو ساڵێک هەروە بەردەوام بن. خوشکاکرێ پێمان بڵێ ئەمڕۆ ئەو چالاکیانە چی بوون کە لەو فستیڤاڵە جەنابەت بینی بێت لە ڕۆژانی دیکە نەتبینی بن؟ ئەمڕۆ کاوە گشت ساڵان دیکە هەڵساون بە سازدانی فستیڤاڵ باڵەکایی کە تێیدا نمایشکردنی چەند کردارێکە لە کۆندا بەکراوە وەکو دروێنەکردن بە هەرەوەزی وەروە دروستکردنی ساوار وەروە کوتانی بە کوتوکی قەدیم وەروە هاڕینی بە دەستار و نمایشکردنی پێشانگایەکی فۆتۆگرافیکە لەن چەند فۆتۆگرافێکی ناوچەکەمان پێشکەش کرابوو و چەند چالاکیێتری تریش کە ئێستا بەردەوامیان هەیە تاکو ئێستا. ئەمەوێت زیاتر لەو خوشکانە قسەیەک بپرسم ئەکرێ پێمان بڵێ خوشکە ئەمڕۆ خواردنە فۆلکلۆریەکانی ئێرە چی بوون کە نمایشکران؟ وەڵی وابزانم ئەو کاتی لێرە نەبووم بەڵام گەنم بوو ساوار بوو ئەو کاتانایی بەڵام چێشتەکانی زیاتری ئێرە ناویان چیەوە شێوازەکانیان چی؟ دۆکڵی و ئاش بڵین یعنی ئەویشتە کوردەکان گر گۆرمزە ئیشتی بەهاران زیاتر ئەویشتانە بڵین ئەسلێرە گلوشە ئەویشتانە لێرە بەکاردێ. بەڵێ دڵدار دیارە لەبن ئەو ڕەشماڵانەدا کە لە کاژێرنۆ لەبن ئەو ڕەشماڵانەدا چەندین چالاکی جۆرا و زۆر هەبوونە لەوانە یاریە فۆلکلۆریەکان هەروە ئەو چێشت و خواردانەی کە تایبەت بە ناوچەکەن هەروە ئەو یاری و یاخود بڵێن ئەو یاری و شەو چەلانەی کە شەوانە لەو ناوچێ باو بوونە لە کاتێکدا کە شەوانە زیاتر سەرقاڵی ئەو شتانە بووینە لێرە زیاتر لە دە ڕەشماڵ هەن لەبن ئەو ڕەشماڵانەدا چالاکی جۆرا و زۆر نمایش کراون. بڕگە و بابەتەکانی لە ئێستا تا کاژێر 6 کە فستیڤاڵی باڵەکایەتی بەردەوامی دەبێت دیارە لێرە گەڕەلاوژەی حەیران کە ئێستا پێشێشەکرێ هەروە وتاری حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن پارێزگاری هەولێر ئێستا پێشێشەکرێت. ئێمە هەوڵە دەین لە تۆڕی میدیای ڕوودا و هەمیشە بینەران ئاگاداری پێنجەمین فستیڤاڵی باڵەکایەتی بن.